الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. براو خشكي ایمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. ڕۆژی جومعەی مبارەکە و نزیکین لە شەوی بەڕات نیسفی شەعبان، ئەو مانگە پیرۆزە و ئەو شەوە پیرۆزە بەڕاستی فورسەی عومر و تەمەنە بۆ موسڵمانان و ئیمانداران. شەوێکی زێڕینە. جمهوری زانایانی ئیسلام لە هەر چوار مەزهەبە ڕەزا و ڕەحمەتیان لەسەر بێ، ئەو شەوی 15 شەعبانەیان بە شەوێکی مبارەک و پیرۆز و گەورە ئەژمار کردووە و بە فرسەی تەمەنیان زانیوە. پێشینەکانی ئێمە بە تێکڕا ئیستینباتیان کردووە لە قورئان و حەدیثەوە. فەرمیانە ئەم شەوە کە لەم مانگە پیرۆزایە خوا بە پیرۆز ناوی بردووە، بە مبارەک ناوی بردووە، بە قورئان و حەدیث استدلالان کردووە. خوا لە قورئانە فەرمێت: ئینا ئەنزەلناه فی لەیلة مبارەکە ئینا کنا منذرین فیها یفرغ كل ئەمر حەکیم. شێخی شەعراوی، ئیمامی قورتوبی، مامۆسای مدەڕیس دەرەجاتیان عالی بێ، لە تەفسیرم ئایەتانە فەرموویانە ئەم ئایەتە کە خوا ئێمە قورئانمان دابەزاندووە لەیلەة مبارەکە، لە شەوێکی پیرۆز و مبارەکە، ئەم قورئانە لەو شەوا دابەزێتە خوارەوە خوا بە لەیلەة مبارەکە ناوی بردووە کە 15 شەعبانە. بەڕاستی هەموو ئیشێکی خاوەن حیکمەت لە ئینسان و شؤوناتی ئینسان و تەمەنی ئینسان و ڕزق و ڕۆزی ئینسان کە لەو شەوا هەمووی تەقدیر ئەکرێ و دیاری ئەکرێ. حتا لە حەدیثا واریدە کێ ئەمرێت کێ ژنێنێ، کاسپی و کار و ئیشی ڕۆژانەی هەمووی تا دیاری ئەکرێت. چونکە عولەما فەرموویانە، وەک ئەرزم کردن مامۆسای مدەڕیس، شێخی قورتوبی، شێخی شەعراوی، باقی ئەوان ئەفەن قورئان بە چەند جارێک دابەزیوە. جاری یەکەم کە قورئان دابەزیێتە خوارەوە لە شەوی نیسفی شەعبانە بووە، لە لەوح المەحفوظەوە بۆ بەیت العیزە ئاسمانی یەکەم، کە لە ئاستی بەیت الحەرامایە ڕۆژانە 70,000 مەلایکە زیارەت دەکات. ئەی خۆ قورئانی ئەفەرمێ قورئان لە مانگی ڕەمەزانە دابەزی و لە شەوی قەدرا دەست هاتە خوارەوە پێغەمبەری خوا. ئەفەرمون لە نیسفی شەعبان و 15 شەعبان و شەوی بەڕاتە لە لەوح المەحفوظ هاتە ئاسمانی یەکەم بۆ بەیت العیزە، بۆ سەر ئەرز کە خوا مە شەهر ڕەمەضان الذی ئونزل فیه القورئان لە بەیت العیزەوە هات بۆ سەر دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوا بە قەولا ثەقیلا ناوی ئەبا ئینا سەنوڵقی عەلەیکە قەولا ثەقیلا. بەس دڵی پێغەمبەر توانی قورئان بگرێ، کێ و کەشەکان نەیتوانی بگرێ، کە خوا ئەفەرمێت: لەو ئەنزەلنا هذا القورئان على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. شاخ و کێوەکان بەرگەی قورئان و کەلام الله نەگر، دڵی پێغەمبەر بەرگەی قورئانی گر، کەواتە ئەمە عەزەمەت و گەورەی پێغەمبەری خوا دەرەخات صلی الله عليه وسلم. جا ئەفەرمێت لە مانگی ڕەمەزانە قورئان لە ئاسمانی یەکەمەوە هاتە خوارەوە بۆ دڵی پێغەمبەری خوا و دەستی کردبەوە هاتنە خوارەوە. لە مودەی 23 ساڵ هەموو قورئان بۆ پێغەمبەری خوا دابەزی صلی الله عليه وسلم. وەلەما و زانان ئەفەرمون بەڕاستی ئەمە تەوفیقێکی جوانە لە بینی ئەم دوو قسە کە بڵێن لەیلەة مبارەکە لە شەوی 15 شەعبانە قورئانی تا دابەزیە خوارەوە لە لەوح المەحفوظ و بەیت العیزە، لەوێشەوە بۆ ئاسمان بە پێی پێویستاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کەواتە شەوی 15 شەعبان شەوی نزولی یەکەمی قورئانە خۆشەویستان. بۆیە بەڕاستی ئەو شەوە ئەوەندە مبارەک و پیرۆزە. حتا پێغەمبەر خۆی دایکی ئیمانداران ئەفەرمێت پێغەمبەری نازدار وەک چۆن شەوانی قەدر ئیحتیکافێ کرد و زیندویە کردەوە، شەوی جەژنەکان، ئاوا شەوی نیسفی شەعبانی شەوی بەڕاتی زیندووە کردەوە تا بەیانی عیبادەتیە کرد، خەونە ئەچۆ ناوچاوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. حتا شەوێکیان لە سوجدا بوو پێغەمبەری خوا، ئەوەندە سوجدەکەی درێژ بوو وام زانی پێغەمبەر وەفاتی کردووە. تا قاچی مبارەکی جوڵان پێغەمبەری خوا جوڵایەوە،
سپاسی خوا کە پێغەمبەری خوا هێشتا لە حەیاتایە ئەزم کرد یا رسول الله وام زانی وەفاتت کردووە فەرمی دایکی ئیمانداران ئەزانی ئەم شەوە چ شەوێکە فەرمی نەخێر خوا و پێغەمبەر ئەزانێ فەرمی ئەمە شەوی 15 شەعبانە شەوی دوعایە شەوی نزایە شەوی مناجاتە شەوی لیقایە شەوی نەفەحاتە بۆیە لە ژمعەی ڕابردووە ئاماژەمان پێکرد خوای گەورە کۆمەڵە کاتی نەفەحاتی هەیە نەفەحات و ڕەحەماتی تایبەتی ئەگەر یەک قەترە لەو نەفەحات بەرکەوێ لەو کات و ساتە ئەبێتە مایەی سەعادەتی ئەبەدی بۆ لە دنیا و لە قیامەتە یەکێ لەو کات و ساتانە مانگی شەعبان و بە تایبەت 15 شەعبان خۆشەویستان بۆیە پێغەمبەری خوا فەرمێت إذا كانت ليلة النصف شعبان فقوموا ليلها وصوموا نهارها رواه ابن ماجه پێغەمبەری خوا فەرمێت کە 15 شەعبان نیوە بووەوە ئێوە ئاگادار بن شەوەکەی زیندووکەنەوە بە عیبادەت ڕۆژەکەیشی بە ڕۆژوو بن شەوەکەی زیندووکەنەوە بە عیبادەت بە قورئان خوێندن بە زکر بە شەونوێژ بە دوعا بە سەدەقە بە خێرکردن بە پارانەوە بە مناجات بە ئیستیغفار وبالأسحار هم يستغفرون صفەتی متقین و لەخواتن و صالحان و سیمای صالحان شعاریان استیغفار و داوای لێخۆشبوونە لەخوا لە نیوە شەوە لە کاتی سحورە خۆشەویستان بۆیە ئەم شەوە ناو نراوە چوار ناوێنێ ناو عولەما و زانایان هەمووشان لە قورئان و حەدیث وەرگرتووە ليلة مباركة ئاماژەیە بە ئاەتەکە إنا أنزلناه في ليلة مباركة وهروها عند ليلة شەوێکی پیرۆز و مبارەکە خوا پیرۆزی کردووە بەرەکات و ڕەحمەتی خوا بە لێشاوتی ئاەتی ليلة التوبة شەوی تەوبە و پەشیمانیە خۆ ئامادەکردنە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کە تەوبەیەکی نەسۆ بکەیت محاربەی نەفس و شەیطان بکەیت ئەو شەیطانەی هەمیشە ڕوبەڕوو دوژمنتە خوا ئەفەرمێت فاتەخیذوه عەدووە دوژمنی خۆتان بناسن دوژمنی ئێوە شەیطانە نەفستانە جیهادی بکەن تێکۆشن جووتان هەبێ ئەو شەوە شەوی تەوبەیە چونکە لە حەدیثێکی صەحیحە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم يطلع الله إلى جميع أفرمت يطلع الله إلى جميع خلقه ليلة النصف من شعبان فيغفر لجميع خلقه إلا مشرك أو مشاحن رواه ابن حبان وصححه وفرمت لشيء نوي شعبان خواي تبارك وتعالى لطف مرحمتي خوي أكا بسر عبدكانيا لهمو عبدكاني خوش بيت همو عبدكاني إلا لكافر ومشرك نبي لەگەڵ ئەوەی کەوا ئەو کەسەی کەوا دڵی حاقیدە و باغیزە و چینە لە دڵە و ڕق لە دڵە ڕق ئەستورە ئەمانە خوا لیان خۆش نابێ بە فریشتەکانی ئەفەرمێ فریشتەکانم ئێوە شاهید بن من لەم دوانە خۆش نابم مادەم ئاوا حاقید و قسەیان لەگەڵ یەکیان نییە و مادەم سیلەی ڕەحمەتجێ نایانن مادەم خزمەتی نافەمن مادەم بەڕاستی کەسایەتی و مرۆڤ دۆست نین کەسایەتی و مرۆڤایەتی نازانن لێیان خۆش نابم تا ئەو حقد و بۆسە لە دڵیان نابێ بۆیە شەوی نیسفی شەعبان وەک شەوی تەوبەیە نەک تەوبە بەس لە گوناحی سەغیرە لە گوناحی کەبیرە لەو حقد و بۆزەی لە دڵتا لای بە دەست کە بەکاری چاکە دەست پێشکە بۆ ئاشبوونەوە بۆ ئاشتەوایی تۆ عیبادەتەکەی عیبادەت مەرجی قبوڵی بە گوێکردنی خوا و پێغەمبەری خوایە ئەمری خوا و پێغەمبەرە دڵ هیچی تیا نەبێ والكاظمين الغيظ والعافين عن الناس خەڵق عەفوکەی بغضی خۆت خۆیتەوە واز دەقین و بغض و چی نەبێنی ئەو کاتە عیبادەتەکانە قبوڵە دان بە خۆتا بگری عەفوو پیشە و بەرنامەت بێ عەدل و عەدالەت بی زوڵم و ستەم نەکەی ليلة الرحمة پێوتێت شەوی ڕەحمەت و میهرەبانی چونکە ڕەحمەتی خوا نزول ئەکا بۆ سەدڵەکانی هەموو خەڵقی اینجا تووبا بۆ ئەو کەسەی کەوا ڕەحمەتێک لە ڕەحمەتی خوا بەری ئەکەوێ و ئەبێتە خاوەنی سەعادەتی ئەبەدی دنیا و قیامەت پێوتێت لەیلەة الصەک شەوی بەخشینی چەکی لێبوردنی پەروەردگار بۆ عەبدەکانی ئەوانەی کەوا ڕازگۆیانە تۆبە ئەکەن و ئەو شەوە خۆزنەوە بۆ عیبادەت و خوای گەورەیش چەکی لێبوردنی خۆیان پێ ئەبەخشێت ئەهلی سەلەفی ئێمە پێشنە باشەکان وەکو لە پێش باسم جمهوری زانایان ئەفەرمون ئەهلی مەککە پێش ئەوەی کەوا دەسەڵاتی وەهابێت بێتە کایەوە مەکە و مەدینە داگیر کاوە بیفرۆشێ بە ئەنگلیز کە ئیسەش کۆنتڕۆڵی کردووە
پێش ئەو عەقیدە بۆگەنە بێت بەڕاستی ئەهلی مەکە و مەدینە و بە قودسی محتەل و داگیرکراویشەوە لە شەوی نیسف شەعبانە وەک لەیلەتول قەدر وەک شەوی جەژن ئاوازن دویانەکەەوە بە ذکر و تەهلیلە و دوعا و نزا و پاڕەوە قورئان خوێندنەوە. هەردوو حەرەمی شەریف هەر سێ حەرەمەکە جمعەیە هاو لە عیبادەت و لە ذکری خوا و لە یادی خوا. خۆشەویستان بۆیە پیاوی ئیمام شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر فەرمێت بلغنا أن الدعاء مستجابة في 5 ليال. دعاء پێمان گەشتووە ئیمام شافعی فەرمێت پێمان گەشتووە یعنی لە سەروی خۆمان و ئوستاد و ماوەسەخان و سەحابەی پێغەمبەری خوا و تا ئاگاتە پێغەمبەری خوا پێمان گەشتووە بەڕاستی دوعا لە 5 شەوە ڕەتبوونەوەی یەقبووە. یەکەم شەوی جمعەی مبارەک هەموو جمعەیەک، دووەم یەکەم شەوی مانگی ڕەجەبی مبارەک، سێیەم شەوی جەژنی قوربان شەوی جەژنی ڕەمەزان، چوارەم شەوی جەژنی قوربان، پێنجەم شەوی نیوەی شەعبان شەوی مناجات و نزا و دوعایە. بۆیە فەرمێت بەڕاستی ئاگاتان لەوە بێ بیقۆزنەوە بیکەن. ئەمەش ئیمامی بەیهەقی لە ئیمام شافعی ڕیوایەتەکە خوازای هەموو لایەکان باتەوە. ماوەسا سەعید نەورسی خاوەنی پەیامەکانی نور لە لاپەڕە 525 ئەفەرمێت لە باسی نیوەی شەعبانە ئەفەرمێت شەوی شەعبان ئەوەندە پیرۆزە ئەوەندە مبارەکە سەدەقە و خێرکردن لە هەموو کاتەکانە جگە لە مانگی ڕەمەزانی یەک بەدەیە، بەڵام لە مانگی شەعبانە خصوص لە 15 شەعبانە لە یەک بە 10,000ەوە تا یەک بە 30,000 ئەڕوات بۆ ئەوانەی کەوا ئەو شەوە زیندووکەنەوە بە عیبادەت. حتى ماوەسەی نەورەسی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئایا بە کەشف بۆی ثابت بوو بێ یا مزگەنی و مژدەی پێغەمبەر بێ لە خەوا پێیوت بێ ماوەسەی نەورەسی دەرەجاتی عالی بێ ئەفەرمێت زیندووکردنەوەی شەوی نیسفی شەعبان بە نزا و دوعا و پارانەوە خەیری 50 ساڵ عیبادەتی هەیە. ئەمە ئەو زاتەیە لە پەیامەکانی خۆیان نەقڵی کردووە. و هەروەها جمهوری زانایان زۆری هەموویان ئەمان فەرمووە کە شەوێکی مبارەکە و پیرۆزە. حتا هەندێک لە زانای وەهابیەکانیش بەناو عوسەیمین ئەمانە ئەڵەن شەوی نیوەی شەعبان شەوێکی مبارەک و پیرۆزە. ئیبن تەیمیە کە ئەوان مەسەلەی کە فکرێکی وەهابیەتیان ئێمڕۆ زۆر گوێی لێگرن لە کتێبی اقتضاء الصراط المستقيمة لە فتاواکان لە باقی کتێبەکانی تان نەقڵ کراوە ئەڵێ یەکێک لەو شەوە پیرۆزانە کە سەلەفی ئومەتە ئیتمامی پێداوە شەوی 15 شەعبانە بۆیە بەڕاستی بیخۆزنەوە. شێخ متەوەلی شەعراوی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە 15 شەعبانە هاو منداڵەکانی کۆ کردەوە ئەی فەرموو هەنیئا لمن أحيا ليلة النصف من شعبان بصلاة أو بذكر أو تلاوة القرآن بتفكر وتدبر وجدد الإيمان مع الله جل جلاله وفتح صحيفة بيضاء نقية من طهارة القلب وجدد العهد والبيعة لطاعة الله ورسوله. الشيخ متولي الشعراوي رحمة الله عليه لبيل التفسير كيا فرميت كنيوي شعبان هات أهل مال نالي كوك لي فرموه سربرزي وعزت مزياني ومجداع بو أواني كبراستي أمشى وزن دوء كنوى بعبادة بنيوش كردن بيه بذكر يادي خوابه بصلاوات لسر سيدي سرداران رسول أكرم بيه بقرآن كنون تلاوي قرآن بيه ببيركرنەوە تێگەیشتن لە ماناکانی بە تەفسیرەوە بە تەجویدیەوە بەڕێک و پێکی ئینجا تەجدیدی ئیمانت بکەیتەوە تەجدیدی دڵت بکەیتەوە دڵت پاکەیتەوە لە کینە لە بغض لە حیقد بەڕاستی لەو شەوە پیرۆزە و هەروەها تەجدیدی عەهد و پەیمان لەگەڵ خوا و پێغەمبەری خوا بکەیتەوە بە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله بە تەوبەیەکی نەسوح پەڕێکی تازە هەڵدەیتەوە ئیتر تۆ ئەوی بە کەسێکی تر ئەفەرمێت ئەوە بەڕاستی سەربەرزی و عیزەتە بۆ ئەوانەی کە لە نیسف شەعبانە بەو شێوازەیە بەرخۆشەویستان. جا لەم بارەوە ئەحادیث و ئەسەری صحیح و قەولی عولەما زۆر وارد بووە ئەمە مشتێک بوو لە خەبارێک ئاماژەمان پێکرد بۆیە 15 شەعبان لە بەردەممانایە ئەو شەو مبارەک و پیرۆزەیە کە شەوی شەممە لەسەر یەکشەممەیەکە ئەم شەممە لەسەر یەکشەممە ئەمڕۆ 13 مانگە شەممە 14 مانگە شەوی یەکشەممە شەوی 15 مانگە شەوەکەی بە عیبادەت و تەقوا و خێر و خێرات و سەدەقە و زیندووکردنەوە تا بەیانی چۆن لە قەدرە ناخەوی ڕۆژەکەیشی نێفی ڕۆژووی لێبێرە خوای تەبارەک ڕۆژووی یەک ڕۆژ لەبەرخوا
هەفتا دانە ساڵ لە ئاگریجانم دوور دەخاتەوە بە تاوێت ڕۆژەی 15 شەعبانی خۆشەویستان. کەواتە ئەم خێرە عەزیمە لەم شەو ڕۆژە پیرۆزە هەیە، با لە دەستی خۆمانی دەرنەکەین. بەڕاستی فرسەی عومرە و فرسەی تەمەنە، ئەبێ مسابقەی تیا بکەین، پێشبڕکەی تیا بکەین. لەمەدا خۆشەویستان، ئازیزان خۆشەویستان، بۆیە عارفان و خواناسانی وڵاتی کوردەواری ئێمەش حەزرەتی کاک ئەحمەد، حەزرەتی مەولانا خالید، مەشایخی بیارە ڕزا ڕەحمەتی خۆیان لەسەر بێ، بۆ شێخی عەلادین قەدەس الله سرە و خوا دەرەجاتی عالیگا، ئەفەرمێت لە شەوی 15 شەعبانە لە بینی مەغریب و ئیشا دوعایەک هەیە کە لە قورئان و حەدیث و ئەسماء الحوسناوە دەست پێکا، کە 3 جار بخوێن لەگەڵ 3 جار سوورەی یاسینە لەگەڵ سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، جارێ بە نیەتی ئیمان و دین و ئیستیقامەوە، جارێ بە نیەتی حوسنی خاتیمەوە، جارێ بە نیەتی تەمەندرێژی و بێاحتیاجی لە خەڵکی و ڕزق و ڕۆژی حەڵاڵەوە. خوای تەبارەک و تەعالی ئەو ساڵە بەڕاستی دفعی بەڵا و مصیبەت و ناڕەحەتی لێکە، ئیستیقامەت پێ ئەبەخشێ، لە بەڵا و مصیبەت و ناڕەحەتی بەدوور دەکا. ئەمە مجربە لەلایەن ئەو زاتانەوە دانراوە کە لە قورئان و حەدیث پێغەمبەری خوا وەریان گرتووە. خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ، خوا لە هەموو لایەکمان خۆش بێ. یا ربی خوای عاقبەتمان خێر بێڕی، یا ربی خوای گیان لە گوناهی خۆمان واکو دایکمان خۆش بی، یا ربی خوای گیان ئیحیای ئەو شەوکەی بە نەسیبمان موفقمان کەی، سەرکەوتومان کەی، لەو شەوە یادی تۆ بکەین، ذکری تۆ بکەین، سڵاوات لەسەر پێغەمبەرەکەی تۆ بین، دڵمان نورانی کەین بە یادی پێغەمبەرەکەی تۆ، زبانمان تەڕکەین بە سڵاوات لەسەر پێغەمبەرەکەی تۆ صلی الله علیه وسلم. یا ربی خوای گیان دەرەجات و مەقاممان عالی کەی لەو شەوە پیرۆزە. یا ربی خوای گیان تەوبەکانمان لێ قبوڵ کەی، عیبادەتەکانمان لێ قبوڵ کەی، لە باوکو دایکمان خۆش بە، لە باوکو دایکمان ڕازی بە، خوایە مناڵەکانمان ساڵح کە، خوایە بەدبەختمان مەکە، خوایە محتاجی مرد و نامردمان مەکە، خوایە لە ڕەحمەتی خۆت بێبەشمان مەکە، خوایە ڕەحمەتی خۆت بژێنەوە سەر دڵ و دەروونمانە. یا ربی خوایە گیان عاقبەتمان بەخێر بێڕە، حوسنی خاتیمان پێ بەخشە، لە فکری چەوت لاماندا، لە بەرنامەی چەوت لاماندا. یا ربی خوایە ئەوەی دۆستمانە دۆستی بی، ئەوەی دوژمنمانە خوایە ئەگەر قابلی ئیدادی. یا ربی خوایە گیان زاڵم و ستەمکار، دوژمنانی دین و خاک وڵات و نیشتیمانمان، دوژمنی عەقیدە و بیر و باوەڕمان، ئەگەر شیاوی دادە خوایە دوعای هیدایەتیان بۆ بکەین، ئەگەر شیاوی دارین خوایە تەفر و تونایان کە، لە کۆڵی ئێمەش و موسڵمانی ئیسلامیان بکەیتەوە پەروەردگارە. یا ربی خوایە گیان ئەم حاکم و دەستادارانی کەوا لە وڵاتە حوکمەکەن، ئەگەر چاکن چاکیان بۆ بکەی، ئەگەر خراپن زوڵممان لێکەن، خیانەتمان لێکەن، نانمان ئەڕن، قوتمان ئەبڕن، وڵاتمان هەرزان فرۆشەکەن، زوڵممان لێکەن، دوژمنی دینمانن، خەڵکانی هەرچی و پەرچی هان ئەدەن بەرامبەر دینەکەمان قسە بکە. یا ربی خوایە لێیان قبوڵ مەکەی، خۆیان و جێژ و جاشان تەفرت و ناکەی، سووک و ڕسوای دنیا و قیامەتیان کەی. یا ربی خوایە بە ئیمانمان ژێنە، بە ئیمانمان مرێنە، زیندومان کەرەوە. یا ربی خوایە ناو گۆڕی تەسک و تاریک و باریکان ڕەحمان پێ بکەی، پێغەمبەر بناسینەوە، زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕا، لە ڕۆژی قیامەتیشا لەسەر سیراتی ناڕەحەت پەروەردگارە وەک پردمان پەڕین، وەکو بەرقمان پەڕینەوە سەر ئەو پردە ترسناکە پڕ لە ئاگرە پەروەردگارە، لەژێر سێبەری عەرشی خۆتا دامان بنەی. یا ربی خوایە چیمەنەکانی باش لەگەڵ پێغەمبەری نازدار و ئەصحابی پێغەمبەری نازدار و صالحان و پێغەمبەران و شەیدانە دامان بنەی، بەدەستی پێغەمبەری نازدار ئاوی کەوسەرمان بیتێ، لە توینە بەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.